کرد ئەمڕۆ کۆتایی بە کەمپینێکی کۆکردنەوەی دەرمان و پێداویستی پزیشکی هاتکە لەلایەن پزیشکێکی دەرمانسازەوە دوو هەفتە بەر لە ئێستا ڕاگەێنرابوو ئەمڕۆ بەشە لە پێداویستە پزیشکەکانی تەسلیمی نەخۆشخانەی هیوا کرد من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سارانەجات پزیشکی دەرمانساز هاوکات لە کۆگای نەخۆشخانەی هیوا میوانمە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دکتۆرە سڵاو دەبێ پێداویستەکانی نەخۆشخانەی هیوا چین و ناو بە ناو کۆمەک و هاوکاریان بۆ کۆکردەوە ئایا هێندە دەرمان کەمە لە نەخۆشخانەکە کە پێویستان بۆ کۆمەک و هاوکارانە بێکە لەلایەن هەم سەرمایەداران هەم خێرخوازانەوە بۆی دابینەکەی سەرەتا بەخێر بن و پیرۆزبای ڕۆژ دەرمانسازان لە دەرمانسازانی کوردستان و عێراقەکەم بەڵێ بە دڵنیایی و پێداویستیەکان وەکو دەرمان و پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانەی هیوا زۆر لەوە زیاتر پێویستە دابین بکرێت کە ئێستا هەیە ئەمڕۆ چنە پێداویستان بۆ ئەمانە پێداویستەکانتان پڕکاتەوە یاخودەمە شتێکی ڕەمزی کەمە بڕێکی تا ڕادەیەک باش هاتووە لە دەرمانەکان لە هەندێک جۆری دەرمان بەڵام ئەوە پێداویستی ئێمە پڕ ناکاتەوە بەڵام دەستیان خۆش بێ و زۆر سپاس ئەگەر بەم شیانە بەردەوام بێت تا ڕادەیەکی باش یارمەتی دەرە بۆ ئێمە بەشە دەرمان و پێداویستە پزیشکانی کە حکوومەتی ناوەن دەینێرێ هەم بۆ هەرێمەوە بە دیاریکرد بۆم نەخۆشخانە بەشی ئەو سەردانی کرد و نەخۆشخانەی ناکە ئامارتان لایەوە ڕۆژانە چەندێ نەخۆش دێن بۆ چێن دەرمانانە بەپی پێویست نانێرن یاخود نەخۆش بوو لە زیاد بە دڵنیاییەوە چەند هۆکارێکە یەکێک لەوانە زۆری نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا و بەردەوامی داخڵبوونی کەیسی تازە نەخۆشی تازە و ئیزافەتەن بۆ نەخۆشە کۆنەکان دواتر بڕی دابینکردنی دەرمان لە ڕێگەی بەغداوە بەو شێوەیە بە شێوی پێویست نییە دەرمانەکانیش نرخیان زۆر گرانە هەندێک لە دەرمانەکان یعنی لە قودرەتان نییە سەرچاوی دابینکردن دەرمان و پێداویستی پزیشکی نەخۆشخانەی هیوا لەلایەن شێوەیە جگە لەم کۆمەکانی کە سەرمایەدار و خۆبەخش و خێرخوازانی بە شێوەیەکی گشتی سێ سەرچاوەیە سەرچاوی بەغداد با بڵێن عێراق بەشی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنێرە بەشێکیشی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیە و بەشێکیشی سندوقی کۆمەکی بۆ توشبانی شەرپەنجەیە ئەو ئامارانەی کە بەڵاوەکرێنەوە وتری ڕۆژانە 500 بۆ 1000 کەس سەردانی نەخۆشانە ئەم نەخۆشخانەکە خۆشتان دان بۆیانن کە بەشێک لە دەرمانەکان کەمن یاخود ڕوو لە کەمن یاخود دەست ناکردن نەخۆشانە ئەمە مەترسی دروستبوونی کارەساتی مرۆیی لێ ناکەوێتەوە کە ڕۆژی 500 بۆ 1000 کەس سەردانی نەخۆشخانەیە بکە و نەخۆشخانەکەش چاوی لەو کۆمەکانە بێکە ئەکرێ و خۆتانە لە نەو سێ سەرچاوی کە ئەندابینەکە بەشتان ناکە ئەمە مەترسی چی لێکرێگەر بە دڵنیاییەوە پێویستمان بە کۆمەکی بەردەوام هەیە لەبەر ئەوەی وەکوتمان ئەو بەشەی کە دابین ئەکرێت لە هەموو سەرچاوە گشتەکانەوە تا ڕادەیەک باشە بەڵام پێداویستی پڕ ناکاتەوە ئیزافەتەن بۆ ئەو سێ سەرچاوەی کە بەشەیەکی ڕستمی فەرمی دەرمان دابین دەکەن پێویستمان بە هاوکاری بەردەوامی خێرخوازان و سەرمایەداران هەیە ئەگەرنا وەزعێکی زۆر خراپ ئەگوزارێت ئێستاکە دەرمان هەیە پێویستی نەخۆش لە ناو نەخۆشخانەی هیوایە دەست نەکرێت تا ڕادەیەکی باش و لەبەر زۆری هەوڵەکان بەشێکی باش دابین کراوە بەڵام هێشتاک دەرمان هەیە کە لە توانای کڕینی نەخۆشانیە و زۆر گرانە و نیشە لەسەر ئاستی تاکە کەس و تاکە نەخۆش هەیە بەڵێ شێوازە نەخۆشخانەیەکە ڕابڕێەوە کە چاوی لە بەردامی کۆمەکان بێمە گریمانەیە لاگەری کۆمەک نەکردنە چی ڕوەدا ئەم کۆمەکانە بەردەوام لەم بۆم نامڕۆ پزیشکا و لەدایان کۆمپانیای کەرتی تایبەتەوە دەرمانی هێناوە ئەگەرم کەرتی تایبەتانە سەرمایه‌دارانە کۆمەکیانە نەکارە سات ڕوونایە بە دڵنیاییەوە کارە سات ڕۆیە لەبەر ئەوەی نەخۆشەکان نەخۆشانی خستەخانەی هیوا بەردەوام پێداویستی یان بە دەرمان هەیە بە شێوەیەکی ڕۆژانە یا مانگانەیە هەفتانە بەکاری ئەهێنن بە شێوەیەکی بەردەوام بەکاری ئێنن ژیانیان هاوتەری بە لەگەڵ دەرمانەکانە قسەیەکی زۆر جانی لەسەر نەخۆشخانەی هیوا کرێن نەخۆشخانەی هیوا بۆ بە بابەتێکی بەردەوام کە هەم کۆمپانیا هەم ڕێکخراوە هەم خێرخوازانەوانی کە کاری خۆبەخشەکەن سەر قاڵی کۆکردنەوەی دەرمان ئەم دەرمانانە چۆن چاودێریەکرایین بەچی ئەزانم کە باشە یەکسەر ڕاستەخۆ داخلی کۆگایەکەن و بە نەخۆش و سەردانیکەرانی نەخۆشخانەکەی دەنیان سندوقی کۆمەکی هاوکاریە لە زۆربەی شوێنەگشتەکان لە زۆربەی شارەکان لە چێشخانە ڕێستۆران کافتریا ئەمانە داهاتانە تا ڕادەیە هەم گومان هەم نادیاری پێوە دیارێت پارەکەی تەسلیمی نەخۆشخانەی هیواکری یاخود بە دەرمان بەنسبەتی سنووقەکانی کە لە ناو بازار و شوێنەگشتەکانە هەیە پێم وابێ سەر بە مناڵ پارێزە ئەو سنووقەی کە تایبەت هەیە بۆ کۆمەکی توشبانی شەرپەنجە ئەوە بە ڕێگەیەکی زۆر
تند و تۆڵ و جدیە ئەڕوات و بەڕێکارێکی زۆر باشایەت و بە شێوەیەکی شەفاف دەرمانی پێکڕە و ئەگەر ئەم پزیشکی دەرمان سازم لە ناو کۆگا ئەو دەرمانانەی کە ئێستا هەن ئەگەر کۆمەک نەکرێن بەشی چەند ڕۆژ یا چەند مانگی ترەکانی ئەوە دەرمانی پێویستەیەکە پشت بە تا لانی کەم تا چەند مانگی پشت بە کۆمەک و هاوکارەکانی دەرەوەی نەخۆشخانە و کەرتی حکومینەوەسە ئەکید ئێمە بەشی 6 مانگمان هەیە دەرمان بەڵام هەندێک هەموو دەرمانێکنا لەبەر ئەوەی کۆمپانیەکان هەیە دابینی ناکە دەرمانیان لێ ئەکڕە کۆمپانیا هەیە گرێبەست ناکە لەگەڵمانە لەبەر مەشاکیلی بودجا بەڵام ئێمە حد الئیمکان هەموو هەوڵێکمان داوە تا 6 مانگ بۆ 4 مانگ دابین بوو بێت بەڵام ئەو دەرمانانی کە زۆر زۆر گرانن لە توانای کڕینی نەسندوقا هەیە نە لە توانای کڕینی نەخۆش خۆیان هەیە نە مەسەرەن سەرچاوەکان بۆمان دابین نەکات ئەوە ئیتر ئەبێت نەخۆش خۆی هەوڵێک بات بۆ خۆی ئەو ئاماری کە بەڵاوەگرێتەوە ئەگەڕێمەوە سەرەوەی کە ئاوترێ 500 بۆ 1000 کەس بالفعل ئەم ئامارە دروستە ئاو مەترسی هەیە ڕێژەی کوردبوون بە 650 کە خۆم خۆ دەناو نەخۆشخانەکە دەوامەکەی هەم لە کۆگای بە دڵنیاییەوە ڕێژی توشببووی نەخۆش دە هەڵکشانەیە و ئەو ڕێژەی کە ئەوترێت لە بینی سەر و 500 بۆ 1000 نەخۆش بەڵێ بە دڵنیاییەوە هەیە سپاس بۆ ئامادەبوون بۆ زانەرەکان ساتی مرۆیی لە ئاگەری هاوکاری نەکردن و کۆمەک لەکردنی